لیارەکانی هەفتەی هەشتەمی خولی پلەیەکی کوردستان زانکۆی جیهان لەسەر یاریگەیانەی پیشەسازی پێشوازی لە سۆران کرد. یاری زەنانی زانکۆی جیهان لە تێپی میوان باشتر دەردەکەوتن، کۆمەڵێک دەرفەتی گۆڵیان لە پێش بوو تاوەکو ئەنجامەکە بگۆڕن. لە بەرامبەردا سۆران تەنها هەوڵێکی بۆ تۆمارکردنی گۆڵ هەبوو. یوسف وریا خەریک بوو بە لێدانی ڕاستەوخۆ بربەستی یەکسانی بشکێنێت. گۆڵ پارێز تۆپەکەی دوورخستەوە. لە دو ساتەکانی نیوە یەکەم دلێر فەتاح بە تۆمارکردنی گۆڵ یەکەم زانکۆی جیهانی لە یاریەکە پێشخست. لا نیوەی دوم هەردووتی بە پەرۆژ بوون بۆ تۆمارکردنی گۆڵ. سۆران ئامانجی یەکسانکردنەوە یاریەکە بوو. زانکۆی جیهانیش بە دوای گۆڵی دومدا دەگەڕا تاوەکو ئەرچی ئاسانتر بکات. لا خولەکی 76 ئیبراهیم ئەحمەد گۆڵی دومی بۆ زانکۆی جیهان زیاد کرد. لە دو ساتەکانی یاری محەممەد بەشیر گۆڵێکی بۆ سۆران تۆمار کرد، بەڵام سوودێکی ئەوتۆی بۆ تیپەکەی نەبوو چونکە یاری بە دوو گۆڵ بەرامبەر گۆڵێک لە بەرژۆندی زانکۆی جیهان کۆتایی هات. بەڕاستی ئێمە هەردوو جیێم باش یاریمان کرد، ئەوانیش باش یاریان کرد، بەڵام ئەمە فرسەی زیاترمان هەبوو، یعنی زۆر جار ئێستەحوازی تۆپیان دەکرد، بەڵام ئەمە فرسەمان زیاتر بوو، دەکرا یعنی گۆڵی زیاتر بکەین، بەڵام تیپ سۆرانیش بەڕاستی باش یاریان کرد، یعنی یاریێکی باشیان ئەنجامدا و زایدەن برای منە عزیزی منە هەر لەگەڵ یاریەکانی داهات و ئینشاڵڵا خوا مۆفەقیان دەکا. زانکۆ شتێکە لە تیپە باشەکان لە پێشەوەیە، ئێمەش بەداخەوە ئەو ساڵ وەکو پێویست نینە، نەتیجەمان هەر وەکو پێویست نییە. یاریکردنمان باشە، بەڵام یعنی ناتوانین گۆڵ بکەین، ناتوانین ئەو فرسەتانەی لۆین هەرەکەون بتوانین گۆڵ تۆمار بکەین، بە تایبەتیش سەرەتا یعنی جێمی یەکەم با بڵێن پێش تیپەکەی تۆ گۆڵ بکەی، ئەوە زۆر مهمە لە تۆپی پێ بەداخەوە ئەو ڕۆتوشی شکست هاتین. یانەی زانکۆی جیهان بەم سەرکەوتنە لە پلەی دومی ڕیزبەندی مایەوە و کۆی خاڵەکانی گەیاندە 15 خاڵ. سۆرانیش تەنها 6 خاڵی هەیە و بە کاتی لە خانەی 14 ڕیزبەندیە. حوسێن محەممەد کەناڵی پێام هەولێر.